بڕیارە لە مانگی چواردا دیدارێک بۆ کاک ئەحمەدی شێخ ڕێبخرێت و تێیدا چەندین کەسایەتی و کەسانی شارەزا بەشداری تێدا بکەن. من زانیاری زیاتر لە دکتۆر محسین ئەدیب وەردەگرم بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری سلێمانی. سڵاو لێ بکات دکتۆر. ئەم دیدارە چیە خۆی لە چیا بینێتەوە و کەی بە دیاریکراوی ئەکرێ؟ ئەم دیدارە لە مانگی چوارەکرێ بە ئەگەری زۆر لە 12ی چوارەکرێ ئینشەڵڵا لە تەلاری هونەر دیدارێکی گەورەی بە بارتەقای گەورەی کاک ئەحمەدی شێخ وەکو لە کۆنگرە ڕۆژنامە نووسێکە شاڕۆنم کردەوە. لە ڕاستیا گرنگیدان بە کاک ئەحمەدی شێخ بە تەنها گرنگیدان نییە بە کەسێک وە گرنگیدان نییە بە شارێک یان بە دەڤەرێک، لە ڕاستیا گرنگیدانە بە کۆی کوردستان و گرنگیدانە بە کۆی دنیای ئیسلامیش. ینی ئێمە ئەگامان لەوەیە کە شێشەی زۆر لە دنیای ئیسلاما هەیە، هۆکاری سەرەکی لە ڕاستیا پەیوەندی بەوە هەیە کە پێکەوە ژیانی ڕاستەقینە لە مەنتیقەیە حوزوری نییە، یەکتری قبولکردن بوونی نییە، ڕەتکردنەوەی ئەوی تر بەداخەوە بوونی هەیە. بۆیە جەختکردنەوە لە ئیشەکی لەم جۆرە زیندووکردنەوەی یادی کاک ئەحمەدی شێخ لە ڕاستیا زیندووکردنەوەی یادی پێکەوە ژیان و جەختکردنەوەیە لەسەر یەکتری قبولکردن کە لە ئێستاە دنیای ئیسلام زۆر زۆر پێویستی پێێتی. بۆیە لە ڕاستیا کاک ئەحمەدی شێخ بیانوویە کە بۆ جەختکردنەوە لەسەر مەسەلەی پێکەوە ژیان و یەکتری قبولکردن. کاکتۆر چیتیا باسەکرێت، چیتیا ئەخرێتە ڕوو وەکو بابەتی زانستی؟ خۆی دیدارەکە یەک ڕۆژی تەواوە خایەنێ، یەک دوو تاریتیا بێ لەگەڵ سێ پەنێڵی سەرەکیە. ئەم سێ پەنێڵە کۆمەڵێک پسپۆڕی جۆرا و جۆر لە ڕوانگەی جۆرا و جۆرەوە قسە لەسەر دنیابینی و ژیان و کاریگەری و دنیابینی کاک ئەحمەدی شێخەکەن لە ڕوانگەی جۆرا و جۆرەوە، لە ڕوانگەی کۆمەڵناسیەوە، لە ڕوانگەی مێژوویەوە، لە ڕوانگەی ئوسوڵیەوە، لە ڕوانگەی هەژمونی کاک ئەحمەدی شێخ لەسەر دەرەوەی سلەیمانی تابگا بە ڕۆژهەڵاتی کوردستان و دەرەوەی ڕۆژهەڵاتی کوردستان. چکە لە ڕاستیا هەژمونی کاک ئەحمەد زیاتر بۆ لە سلەیمانی و لە دەڤەری سلەیمانی و هەمووان حسابی تایبەتیان بۆ کردووە و جەختکردنەوە دیسانەوە لەسەر مەسەلەیەوەی کاک ئەحمەدی شێخ تا چەندێک کاریگەری هەبووە یان خزمەتی مەسەلەی پێکەوە ژیانی کردووە و کەمینەنەتەوەی و ئاینیەکانی پاراستووە لە ناویانە جوولەکە بۆ نمونە یان مەسیحیەکان، کە ئەمە مەسەلەیەکی زۆر زۆر گرنگە بەڕاستی لە ئێستا ئێمە زۆر زۆر پێویستیمان پێێتی. یعنی بە چەندین بە دەیان ساڵ لە ڕاستیا ینی ئێمە خەڵکی و کاک ئەحمەدی شێخمان هەبووە کە جەختی لەسەر مەسەلەی یەکتری قبولکردن کردوێتەوە. بۆ یەکێک لە بەحسەکان لە ڕاستیا چیشکە خاتە سەر ئەم مەسەلەیە. وەزان بووچێژیشی هەبووە مەسیحی بووە. چی هەبووە؟ بووچێژی هەبووە. باڵێ بێگومان کاک ئەحمەدی شێخ بووچێکی هەبووە مەسیحی بۆ لە کۆنگرە سەحەفیەکەش ئاماژەم پێ کرد. ئەم بووکەی مناڵێکیانە بێ با بڵین، کوڕێکیانە بێ، باوکی ینی کوڕێک کاک ئەحمەدی شێخ ئەوێ ناوی بنێکە محەممەد. بەس کاک ئەحمەدی شێخ بەوە ڕازی نابێ، ئەڵێ مناڵە نیوەی تۆیە، نیوەی دایکێتی، ئەبێ دایکیشتی ڕازی بێ لەسەرەوەی کە ناوی بنێن هەر ناوێکی بنێن. بۆیە بە پێشنیاری لەسەر پێشنیاری کاک ئەحمەدی شێخ لەسەر عیسا ئیتیفاقەکەن. بۆچی؟ چکە عیسا کۆکەرەوەی مسلمان و مەسیحیشە پێکەوە، ئێمە وەکو مسلمان لەگەڵ حەزرەتی عیسایە کێشەمان نییە. مەبەست جامە مەسەلەیەکی زۆر زۆر گرنگە بەڕاستی. ینی تۆ ئەوەندە بڕواوە پێکەوە ژیانە هەبێت کە وردی کەیتەوە بۆ ئاستی ناونانی مناڵێک. ئەمە ڕاستە نمونەیەکی باسیتە، بەڵام لە ڕاستیا جەختکردنەوەی لەسەر مەسەلەی پێکەوە ژیان و قبولکردنی ئەوی تر کە وەکو گوتم لە ئێستاە ئێمە زۆر پێویستیمان بەم گوتارە هەیە. سپاس بۆ دکتۆر محسین ئەدیب بەڕێوەبەری گشتی ڕۆژنبیری سلێمانی. بەڵێ ئەو کە جوبیستی بوون ئەوان لە 12ی چواردا دیدارێک بۆ کاک ئەحمەدی شێخ ڕێک دەخەن و تێدا سێ پانێڵی تێدا بەڕێوە دەچێت و دوو تاریش تێدا دەبێت لە سەر ئەستی هەرێمی کوردستان و عێراقدا بەڕێوە دەچێت بابەتە.